إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێ هەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. سوورەتی محەممەد لە قورئانی پیرۆزە چەند ناوێکی هەیە. یەکێ لە ناوەکانی سوورەتی قیتال و جەنگ، یەکێ لە ناوەکانی سوورەتی محەممەد. ئەم سوورەتە هەموو ئاەتێکی کۆمەڵێ معنای زۆر قوڵ لەخۆ ئەگرێ. لە یەکێک لە ئاەتەکانە رب العالمین ئەفەرمێ والذین آمنوا وعملوا الصالحات، ئەو کەسانەی کەوە ئیمانیان هەیە و کردەوەی صالح جێبەجێ ئەکەن، وآمنوا بما نزل على محمد، وإيمانيان هي بويك لسر پیغمبر صلى الله عليه وآله وسلم دابزي وهو الحق من ربهم، حق الراسية والأخوان وهاتوت أخواروا، كفر عنهم سيئاتهم وأصلح بالهم. خواي قورا لهمو قناها كان يعني أبوريت، كفر عنهم سيئاتهم وأصلح بالهم. باليان شاق أكات، حاڵیان باشەکات، دڵیان باشەکە. ئەچینە خزمەت مفەسیرین کاتێکە باسی وشەی بال ئەکەن کە خوای گەورە چی ئەم نیعمەتەی داوێتی بە کەسانێک کە ئەگەر ئیماندار بن و کردەوەی صالحکەن ئەصلح بالهم. ئەفەرمون خوای گەورە مەبەستی لە بال چییە؟ هەندێک فەرمانەوە مەبەستی لە حاڵە، هەندێک فەرمانە لە ئەمری ئینسانەکە، کاروباری ئینسانەکە، هەندێک فەرمانە ژیانی ئینسانەکە، فەرمانە دڵی، فەرمانە نیەتی، فەرمانە دنیا و ئاخرەتی. واتە ئەو کەسەی کە ئیمانی هەیە و کردەوەی صالح ئەکات و ئیمانی هەیە بەوەی کە نازڵ کراوە بۆ سەر محەممەد صلی الله عليه وآله وسلم، کەسێکە کە هەموو کاروبارەکانی ژیانی، هەموو کاروبارەکانی ئاخرەتی تۆکمەن و لە جێگەی خۆیەتی. ئەسڵی وشەی بال لە زمانی عەرەبیە بە زیهنی ئینسان ئەوترێ، بە خەیاڵاتی ئینسان ئەوترێ، کە ئەفەرمێ وأصلح بالهم، یعنی حتا خەیاڵیشیان ئاسوودە ئەکا، خەیاڵیشیان ئارامەکە، لە خەیاڵیشە تووشی قەلەقی نابن، تووشی ناڕەحەتی و زەحمەتی نابن. سید قطب رحمەتی خوای لێبێ ئەفەرمێ صلاح البال نعمة كبرى تلي نعمة الإيمان في القدر والقيمة والأثر. ئەفەرمێ نعمەتی صلاحی بال و ئارامی دەرونی ئینسان، ئارامی زیهنی ئینسان، صلاحی فکری ئینسان، ئەفەرمێ ئەوەندە گەورەیە نعمەتەکە لە دوای ئیمانەوە لە قەدر و قیمەت و گەورەی و ئەثەری لەسەر ئینسانی ئیماندار ئەو نعمەتە دێکە بریتێ لە صلاح البال و راحة البال. ئەفەرمێ هەر کاتێک ئینسانەکان ئیذا صلح بالهم، ئەگەر حاڵیان بەرەو باشە هات و با بڵێن دڵیان مستەقیم و ڕاست بوو، ئەو کاتە ئیستەقام الشعور والتەفکیر، حتا شعور و هەستەکانیان، بیرکردنەوەیان، دڵیان، زەمیریان، مەشاعرەکانیان هەر هەمووی ئارام ئەبێ لە ئینسانەکە. طبعا ئینسان جاری وا هەیە بە خەوێک هەموو ژیانی لە تێکەڵ ئەبێ و تێکەچێ، بە یەک خەیاڵی خراپ وێران ئەبێ. بۆیە صلاح البال زۆر نیعمەتێکی گەورەی رب العالمینە. ئێمە هەموو جارێ ئەگەر کەسێ بپژمێ بە ئاسایی ئێمە ئەڵێ الحەمدولله، ئەو کەسانەی لە بەرامبەرەوە ئەڵێن یەرحەموکە الله، سنەتە ئێمە بڵێن یهدیکم الله یا یهدیک الله ويصلح بالك. طبعا هو غلطێک هەیە لە زۆرینەی زمانی کوردی و لە عەرەبیشە هەر تقریبا غلطەکە شایع بووە کە ئەڵێن یهدیەکە الله، ئەوە غەڵەتە، ئەوێ بڵێ یهدیک الله.
أو يا أفتحينيا بيقول يهديك الله ويصلح بالك أو يصلح بالك إسلام معناك يتبقى كتب إيمان دارك بجميع وتيتي الحمد لله كسكاتو جواب دعوته وتيتي خوار رحمتي خوي بس تبارني أم لبرانبرا دعاء دوشتي بوكردو خوا هداية تبدا خوا إصلاح بال حالتك خوا يقول جيانت آرامي بيو بخشي كامراني بيو بخشي لير اللوي إنسان مهما كان مادي زور به أجر هاتو فكري مرتاح نبو أزان قد إسراحتناك أنواع توشي نخوشي نفسي وأنواع نخوتن وأنواع مشاكل تري ودروس به بهو أوي كبهالو فكري طوانية لجي خوانية وآرامنية أفرميه هل سورة محمد سيهديهم ويصلح بالهم ويدخلهم الجنة عرفها لهم أو كسان إيمان يعني وعمل صالح كان جاري كتر باريكات ولا الدنيا هدايتي أن أداء عطف بوسر أم هدايته ويصلح بالهم لقل أو هدايتي أن أداء لقل هدايته آرامي بو إنسان دي آرامي أن أكا وان دي أكا زور هي من لقل جيانا بجين ولا أخير شاء لآخرته أو كسي ليرة بالي مرتاح بو لآخرته يعني خاتنا وبهشت وعرفها لهم علماء فرمون عرفها لهم شون ليرة مالكي خد أناسيت أزاني جوركاني أزاني شويني سلاجكي أزاني شويني خوتنتيا كامية شويني إسراحتيا كامية أفرمون إيمان داران كأسنا وبهشت وعرفها لهم هموش شوينا كانوا سوتش قجبنا كاني ناو بهشت أزان بيزناك كسفيريان كأنما مالي خويانا شون ليرة ماليان مزقوت ولا لا يخوابوا لوي ماليان ناو بهشت جوان أزانن اشتكاني بهشت هرشتي لكوايا ولا تشوينا كاي ولا تشكاتي كاي صلاحي بالي إنسان زور قوري إتر آية ضلت أكا شأن أموري همو جيانت أكا لحديثك في غمري خواه صلى الله عليه وسلم دعاءك دعاء بو سيشد أكا ألم سيشتوتو لصلاحي بالي بران بركتي أجي أفرمي اللهم أصلح لي ديني الذي هو عصمة أمري خواجان دينم صالحك ركبخ أو دينيك وبشتو بناو بشتويني قايمي منه وترى قرتني من لجيانا بريتي لدينكم لدواء أما أفرمي أصلح لي دنياي التي فيها معاشي جيانيش دنياش ما دنيا كاتيا أنيم بو جوان كتشاك كمعاشو جياني منيتيا وأصلح لي آخرتي التي فيها معادي خواجان آخرتي شنبو ساسك كأقرم وبو أوي وتأجر سيشت التوكمبون صلاحي بالتها يكم دين التوكمة دوم جيان التوكمة سهم آخرته معادد بسري برزو وبقرته لا إخوة جل جلاله كإنسان دين التوكمة بو كم يكي جياني قزراء إما تصورنا كإن إنسان كات جياني أقزراء كالزور هبوبي نعم أم حديثة بيمان الله إيمان دار نكي بشي بس خليكي آخرت بالدنيا اللي بيرتشته دين قايم دنيات قايم معادش قرانون ولا إخوة قايم هرسي كان قايم إنسان بمسيانة بالي الرك أبيت وحالي طوا أبي بوي هريك اللي إما إيمان دار أبي زور هوشيارانا ما ملكين لقل دنيا مانا بقناعتي جوانا ولا قل دنيا ما ملكه بلا منه اللي دنيا شبردسي كافر كيوتو خود بهيج أزانه لبازارة كاسبي أكي إيشكي كاركي لمزقوتي شادين دارانا كاتي قرانا وشت سربرزانا أما إصلاحي حاليتو إصلاحي باليتو لا دعاء اشترى في غمر صلى الله عليه وآله وسلم فرمي أصلح لي شأني كله ولا تكلني إلى نفسي طرفة عين خواجان حرشيش تم هي هرهم يتوبوا من رخا ممدر دسي خوم سرقردأنا مكا بدسي خوم بويا إنسان كاتك الدعاء بو بران بركي أكات الله يهديك الله ويصلح بالك أم دعاء قوراني بو أكا يعني خواي قورا خواي كارو بارت هالصوريني خوا دين الدنيا وقرانا وتشاكا هريك لإما أم دعاء أبي زوري كردبه خواجان إصلاحي حالمك بشوازك هيج نكويت الدسي خوم هم ولا لا يتوبه تشاو تروكان ممدر دسي خوم يا رب العالمين سلفي صالح زور لهادئية جيانيان بسر أبرت آرام بون
پرسیاریان کرد لە یەکێک لە صالحین وتیان لما أنت في هدوء البال بۆچی ئەبینین دائما مێشکێکی مرتاح و هادئت هەیە فەرمووی لا أتكلم فيما لا يعنيني هر شتێک ڕەبتی بەمنەوە نەبێ قسەیتیان ناکەم وكان قلبي سليما للمسلمين دڵیشم پاکە بەرامبەر مسلمانە هیچ حقد و غل و ناڕەحەتیەک و غەزەبێکی تیانێ بەرامبەر بە مسلمانان ڕقی تیانێ ڕق دڵێکی سەلامەتم هەیە لایەک تریش زمانم کەلیمەیەک ناڵێ ئیلا شتێک نەبێ کە ڕەبتی بەمنەوە هەیە ئەبوو ئیسحاقی شیرازی یەکێکە لەو زانایانەی کە طبعا زانایان بڕێکیان زۆر حاڵیان دەوڵەمەندانە ژیاون بڕێکیان زۆر فەقیرانە ئەبوو ئیسحاقی شیرازی فەرمێکێک بوو لەو زانایانەی کە زۆر گرنگی بە مێزەرەکەی ئەدا ئەفەرمێت چەندین مێزەرەی هەبوو یەکێک لە مێزەرەکانی 20 دیناری ئاڵتوونی پێدا زۆر گران بەها ئەی کردە سەری بۆ مناسەبات لە وتارێکە بە درێژی بۆم باس کردوون ئینسانی موسڵمان کانە کە شامەتی بین الناس وەکو خاڵێکی جوان چۆن لە ڕوومەتێکی سپی دەرئەکەوێت لە دوورەوە ئەوە ئیماندار دەرەکەوێت جل و بەرگ و پۆشە چۆن دڵی پاک و جوانە ئەندامەکانی دەرەوەی لاشەی هەمووی شیک پۆشە دڵپۆشە جوان پۆشە ئەفەرمێ ئەم مێزەرە جوانەی هێنا داینا لە پەناری دجلە ویسی دەستنوێژ بگرێ دزێک هات مێزەرەکەی خۆی زۆر شڕ بوو داینا و مێزەرەکەی بکردە سەری و ڕای کرد ئەفەرمێ کە ڕۆشت ئەویش هات مێزەرەی کابرای کردە سەری زۆر ئەتیادی هات زۆر بەهێمنی دەستی کرد بە دەرزوتنەوە داهی تەڵەبەکانی پرسیاریان لێ کرد وتیان قوربان ئەوە مێزەرەکەی خۆت نییە مێزەرە گرانبەهاکە دزرا یەکێترە ئەڵێ دایگر سەیری کرد وتی بەشکم ئەمە خۆیە کەسێ دزیبێتی ئیسفادەی لێ بکە فەقیر بوو بێ سوودێکی لێ وەربگرێ تەسەوور کە شتێکی گرانبەها دزرابێ شتێکی بێقیمەت خرابێتە شوێنەکەی هیچ گۆڕانکاریە بەسەر تویان نەیە ئەمە سەلاحی بالە ئەمە ئارامی دەروونە ئەمە تێگەیشتنە لە ژیان نیعمەتەکان هیچی هەیەمە نیە هەموو هی خودایە ئەمان داتێ لێمان وەرئەگرێتەوە زۆرمان ئەداتێ کەممان ئەداتێ ئیمتیحانمان ئەکا لە هەموو حاڵەتەکانە ساغی تۆ دەرئەکەوێ ئەگەر ئەتەوێ فکرت ڕەحەت بێ فکری ڕەحەت لەوایە کە ئینسان بەدەنی ئینسان نەماندوو بێ لە حەدی خۆی نەتەمەڵ بێ ئێمە ئەمڕۆ لە نێوان پیر و لاوەکانمانە ئەم دوو حاڵەتە دروست بووە لاوەکانمان تەمەڵ و پیرەکانمان ماندوو ئەو بە ژیانێکی زۆر ماندوو بوون سەرکەوت تۆش ئەتەوێ زۆر بەڕەحەتی کە هەردووکیان هەڵەیە چونکە بەدەنی تۆ حەقی هەیە بەسەرتەوە نابێت لە حەدی خۆی تەجاوەزی کردبێ لە کارکردنا نابێت کەم تەرخەمیشی کردبێ ئەمە ئەکاتە سەلاحی بال لە ئینسانە لە نەفستا نەفسێت بەشی مزگەوت و خواناسی تیابێ بەشی دنیاشی تیابێ ئەوەندە عسیانی نەکردبێ سەرگەردانت کردبێ ئەمە سەلاحی بالە لە دڵتا هەرچی هەممی دنیای هەمووی کۆمەکەرەوە لە دڵتا هەممی ئاخرەت کۆکەرەوە غەم بەوە بخۆ نوێژێکی زوحاد نەکرد غەم بەوە بخۆ ذیکری دوای نوێژێکرد نەخوێند غەم بەوە بخۆ شەوێک شەو زیندوی لەدەست دەرچوو غەم بەوە بخۆ لەبەرە بەیانەکە دوعات نەکرد غەم بەوە بخۆ خەوتی تو ذیکرەکانت نەکرد هەممەکانی ئینسانی موسڵمان لەم بابەتانایە نە لە بابەتی ئەوەی چی بکەم فڵانە کەسابەتم لەدەست دەرچوو فڵان کەس پارەی زۆر وەکو ئەمە ئیعلام ئەمڕۆ فووی پێ ئەکا نا صلاحی بال لە قەلبی ئینسانە ئەوەیە هیمەتی دڵی لە لای خوا بێ لە زمانیشە ئەوەیە زمانی تەنها لە شتانێکە دوا بێ و قسەی کردبێ کە تەنها ڕەبتی بە خۆیەوە هە نەک بە ڕەبتی بە خەڵکەوە هەبێ هەر یەکێک لە ئێمە لە هەموو کاتەکانمان زیاتر ئەمڕۆ پێویستمان بەو دوعایە بۆ یەکتری بکەین ئەچیت کۆمەڵە ئیماندار ئەبینی غەمیان هەیە پەژاریان هەیە هاوار کە یا ئیلاهی اللهم ئەصلح بالهم خۆی گیان هەیە منیان کەرەوە هادییان کەرەوە بەدڵ کاتێکە کەسێ پژمی تۆ بەدڵ بڵێ یهدیک الله ويصلح بالك بەدڵ بڵێ تێبگە لە معناکەی ئەزانی چه دوعایە گەورەت بۆ ئەم کەسە کردووە والله ئەگەر خەڵک ئەزانێ ئەم دوعا چەند گەورەیە هەر کەس وتی یەرحەموک الله هەر هەموو پێکەوە یا کەسێک پژمی وتی ئەلحەمدولله هەر هەموو پێکەوە هاواری یەرحەموک الله کەن لەعەلە دوعاکەی گیراوێ بۆمان ويصلح بالك هەموو ژیانت ئارام ئەبێ ئاخرەتت ئارام ئەبێ دینت ئارام ئەبێ ئێمەی ئیماندار لە ئەمڕۆیە زۆر پێویستمان بەمەیە ئەم ئارامی خۆمان بهێڵینەوە کافران و بێدینان کارەکەیان ئەمەیە ئەم ئارامی ئێمە تێک بدەن بە ئەنواع شێواز
ڕۆژێ بۆت باسەکەن ئەوە گرانی دەست پێ ئەکا ڕۆژێ بۆت باسەکەن ئەوە پارە سەرەکەوێت دا ئەبەزێ مەعاش ئەمێنێ نامێنێ دنیا چییە خۆی بای ئەوەی کە دڵی گەورەی تۆی پێوە مەشغوڵ بکرێت ڕۆحی جوان و سازی تۆی پێوە خەریک بکرێت تۆی ئیماندار سنوورەکانی خۆت ئەزانی چۆن کارەکەی لەکوێ کارەکانی خۆت جێبەجێ ئەەکەی لەکوێ پەیوەندی خۆت لەگەڵ خوای خۆتا بەهێزەکە ئێمە جەنگ ئەەکەین لەسەر ئەوەی زیاتر لە خواوە نزیک بینەوە دنیاشمان لە پێناوی خوامانە ئەوێ ئازان لە بازاڕە کۆ ئەەکەینەوە زەکاتی لێ دەرئەکەین خێر و خێراتی لێ ئەەکەین هەژارەکان ناهێڵین کەم دەرامەت بن ئەمە هەمووی کاری توی مسلمانە بەشێک لە کارەکەی تۆ کە خوا پێی وتوی عیبادەتی خوا بکە کارێکت بریتێ لە تعمیری سەرزەوی تعمیری سەرزەوی بەشێکی بریتێ لەو کار و کەسابەتەی کە ئەیکەی بەڵام سەلاحی بالی ئینسان کاتێک دروست ئەبێ ئینسان لە دەرەوە و ناوەوە هەوڵدا یەک جۆر بێ یەک جۆر مامەڵەکە بۆ خەوێدا مەچۆ بە دوای خەیاڵێکە ڕامەکە ئاسوودەی و ئارامی زیهن و فکری خۆت تێکەڵ مەکە مەیدە بەسەریەکە کۆتا قسم لە خزمەتانە کەسێک کاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم یا رسول الله ئەمەوێ زۆر سەڵەوات لە دیداری تۆ بدەم ئەمەوێ زۆر سەڵەوات بدەم چەندێک سەڵەوات بدەم وتی هەر چەندێک ئەتوانی وتی نیوەی دوعاکانم ئەکەمە سەڵەوات لەسەر تۆ نیوەی دوعاکانم فەرمووی باشە ئەگەر ئەتوانی زیاتر فەرمووی دوو لەسەر سێ فەرمووی زیاتر فەرمووی هەمووی هیچ دوعا ناکەم تر بەس سەڵەوات لە دیداری تۆ ئەدەم فەرمووی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم إذن تكفى همك مادام هەرچی هەم و غەمتە هەر هەمووی تەواو بوو هەمووی خوای گەورە بۆ جێبەجێەکە صاف ئەبیتەوە صاف بۆیە ئینسانی ئیماندار کاتێکەوە زمانی کول ئەبێ لە دوعا نازانێت چۆن دوعا بکە با سەڵەوات بدە لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرموون ئەو کەسەی کە شتێکی ویست و داوای کرد و جوابی نەدرایەوە باواز لە شتەکەی بێنە تەنها سەڵەوات لە دیداری پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم لعل دەرگا خێرەکانی بۆ ئەکرێت خوای گیان ئێمە لەم زەمانی فیتنە ئەزانین هەرچی شتێک لە لای تۆوە بێ هەمووی خەیر و بەرەکەت و ڕەحمەتە خۆمان ئەدەینە دەسی تۆ زەلیلی خۆمان تەنها بۆ لای تۆ بەرزەکەینەوە هاوار بۆ لای ڕەفەت و ڕەحمەتی تۆ ئەکەین یا ئیلاهی حاڵمان باشکە بالمان باشکە دامەزراومان کە دەروی خێرمان لێ بکەرەوە یا رب العالمین خۆیان داوات لێ ئەکەین دینمان قایمتر کە ژیانمان ڕەحەتتر کە گەڕانەوەمان بۆ لای تۆ سەهلتر کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم عەبدانە هاتوونەتە ماڵەکەی تۆ تەقیان لە دەرگای تۆ داوە یا ئیلاهی بەخوا ئەمانە سەری بەرزیان نەوی ناکەن لە سوژدا لە حوزوری تۆیان نەبێ دەستی زەلیلی دوعایان بەرز ناکەنەوە تەنها لە بەردەم قاپی تۆیان نەبێ ئەمانە ڕکوع نابن پشتیان ناچەمێنن لە حوزوری تۆیان نەبێ ديا إلهي دعاء كان جرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام مانجو شعبان جيان برمسر مانجو شعباني بيغمريان صلى الله عليه وسلم فرماوه شهر يغفل عنه الناس بين رجب ورمضان. مانجو وانا مانجو شعباني خلق دائما توشو غفلتي بوتسنش بوجه مزانو بين الرجب والشعبان كاتي بوجزانو كوتن لي رمضان هر يوجا ايما اتي مانجينز اشمزانو تشكرو فضيلتو ايمانجي فرقورو تايبت حتى بنا شواتنا مانجا كي بيغمبري صلى الله عليه وسلم بالرجب شواتنا مانجا وخواي بالشعبان شواتنا مانجا وبيغمبري صلى الله عليه وسلم مانجا وبيغمبري فرماشتكانا فرماو فرترين كاتكاشن الروشي جيري شي مانجا نبي هاولاكي فرماو برسيار ماونا كرت شي فر الروشي جيري فرماوش اي مانجا وشعبانية
مانگیوانە هەرچیش کردن ئینسان چی ساڵانە ئیتر بەرز بۆ پێی ئاسمانی حەسکەر و کاتێک کردەوەکەم لە خوای جەلە جەلالوه من چێگە زوانم ڕۆچێەوە بە ڕۆچێەوە کردەوەکەم بەرزێ باوە پێی حوزوری رب العالمین فرماوە علەمای پێغەمبەر و خوای صلی الله عليه وسلم ئەچی مانگو ڕەمەزان ئەچی مانگو شەعبانە تەمام ئیستعداد وەرگێرە پێی مانگو ڕەمەزان تەمام وەش حازر کردی هەر کاتێ زانا کۆتایی پێی مانگی ئەمە فرە بە سەریعی پەوچی فرە دوعا و بەرەکەتیش کردێنە پێی ڕەجەب و شەعبانی چونکە پەنەژ مەزانی یەکسەرگرنگی لە ڕەمەزانی فرمانش اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان يومنا رمضان وبركة وزئيد ومانجيو اي مانجي بركتكش فرق جورن روتشنش فرق فضيلتش جورن حتى يوم الشو براتي بانزو شعباني ناس دي كزمنا بو بين تاتيك شيبو لو دي قردي اشتي كردي يوم برات ايتر شو براتينا شو بانزو شعبانينا حتشي كسا خوا عفوش كرو دوي كسينا حديث صح نعمان كسي مشرك بو دوي كسي قسي شابو شان يكترينا با قيني شاجا يكتري بو شحناء بين شانا بو اي دو كسنا بو خواجا كسي وجه ورو انا اي مانغو شعباني فرستا شني مانغو رمضاني تصالح كري شني خواي جل جلاله بيوندي ول شني اي بتو كريو عهدو بيمانكا تازه كريو شعبان شني عبدكا خواي ويرغوزيو والله أنا يوم 15 أشم هالمطر ده بحرج كسر وهر شيء الدنيا فاني كباي أنا إما بيم قيني ورجال من جاي كتير إنسان زاني لا خواه شن جورن ضلش شن جورن بيم الضلو يكتري مارم سر وشيء يقول أنا الدنيا والله نفسهم قبول ما كرو باقر ما تنازل كلمة بيكتري زاني تنازل ورو خاطر خواه برزية رفعتها جورية فضيلتها ورو أنا إيمان جيب ورشتي باركرمي مانگی فرق جورنا ما بو سر ما ربشو أشم قرد شركة وساعات ولحظة وش حسابات ما بيكر دبو ذكر زياتر دعاء وزياتر قرآن وانايا زياتر روشي وزياتر شونمي وزياتر تصالحي وزياتر شني زارو لكال شني دورو بريل طبيعة فارال إن قرد هنقامنا ورده برو كوتد لي رمضاني وبرو لا خوالوي داوا كرم جزاتو باكو پروردگاري ايمانگي كرو بخاسترين ما كان جياني سرو حياتو ايمو سرو جيانو ايمو خويا داوا وانا كرم بقوري ويل هرشي عبادتو طاعت ما نتشن ما قبول كرتشي مانگينا ضل ما وابستول كرا يا اكرم الاكرمين واوصيكم ايضا بالصلاة والسلام على رسول الله حيث امرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.